مەزنە سیناتۆرێ کۆماریان لینزی گراهام لە ئەمریکا دەجبینە نەڤبەرە سەرۆکی ئەمریکا و سەرۆکی تورکیادا بەشدار بوو بە توندی بەرسبە ئاردۆگاندا. لێنسی گراهام ڕاگەهاند و دەمە جوین نەڤبەرە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ڕەجەب تایب ئەردۆگان سەرۆکی تورکیا داهاتە ئەنجامدان. ئەردۆگان دێ چارچەوەیە جوینەدا ڤیدیۆیەکە پەگەکە پێشانی ئامادە بواندا. هەروەها گراهام گوت و من بەرسبە ئەردۆگاندا و من گوت ئەگەر تۆ بخوازێ ئەمێ ڤیدیۆین ئێریشە تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانê پێشان بدن. مەزنە سیناتۆرێ کۆماریان گوت و ئەمریکا دخوازیێ ناوچەیەکە ئارام لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ ئاوا بکێ لێ ئەو ناخوازێک و تورکیا رووسیا و ڕژێمە سەدوێ ناوچەیە بەڕێوە بن. لێنسی گراهام تەکەزیل سەروێ چەندێک کرد و گوت و کورد بەردەوام هەپەیمانێ ئەمریکا بوون دەشەڕێ دژی تەرۆرێدا. ئەمریکا ڕێنادێ جینۆساید لە دژی کوردان وەرێ پێکانین. دێ بەردەوامیە گوتنا خۆدە لێنزی گراهام گوت و بێ تو ئاوایەکی ئەمریکا ڕێنادێ کۆ سیستەمی S400 رووسی لە تورکیا بێجی ببێ و بکەوێ کاردا ژبەر ئەو سیستەم لە دژی بەرژەوەندیên ئەمریکانە و زیانێ بێ بالەفرێن F-35 ئەمریکی دگهێنێ. ژێ دەماک و ئێریشا تورکیا بۆ سەر ڕۆژەڤای کوردستانê دەست پێکریە و بەردەوام لێنسی گراهام کارش بۆی ڕاوەستاندنە ئێریشێ کریە و هەروەها کارش بۆی سەپاندنە سزایەن جۆر بجۆر بەسەر تورکیادا دکێ.